گرتبوونەوەی خەڵکی گوندی پەروێزخان تێکدانی ژینگەی گوندەکەیان و داگیرکردنی 700 دۆنە مزەوی کشت و کاڵی لە چوارچێوەی فراوانکردنی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان نیگەرانی کردوون و ئەوان دەڵێن تەنها بەشێکی کەمیان قەرەبوو کراونەتەوە. ئەم عەرزانە بەدەستی ئێمە نییە بەدەستی دیالەیە. کاتێ ئەگەر مەساحەتی خۆیان تیا بێ هی خۆیانە مەساحەتی خۆیان تیا نەبێژن کاکە هین دیالەیە. لەبەرەوە ئەو پرۆژە کردیا لا کۆمپانیا کردێتی بۆ حکومەت نییە. ئەگەر بۆ حکومەت بێ ئێمە سەربەرجین ئێمە کابراوی کوردین بۆ حکومەتەی خۆمانە. مەساحی عەرزەکە من ئەنجومەنی پەروێزخانم ئەزانم 700 دۆنمە. لەم 700 دۆنمە 190 دۆنمی خەساراتی وەرگرتووە. باقی بریا ئەچی بۆ لای مدیری مەرزەکە ئەڵێ کاکە گیان ئەمە وەزارەتی مالیە پارەتان وەرگرتووە. عەقدیان بۆمان ناکە عەقدەکانشمان عەقدمانێ تازەی ناکەنەوە بۆمان. عەقدمانێ بۆمان تازە ناکەنەوە. بۆ کۆمپانیا نازام ئەیکەنە فندق و ئەیکەنە شقە و ئەیکەنە مەخزەن و ئەیکەنە گەراج ئێساوە گەراجیان کردووە ناڵن هەر خەڵکی دیەکەی سیارەی دا ناو پەرستخانەکە ناو گەراجەکەەوە بۆ بە قەیوانە هی قەیوانە. ئێمە کاکە 24 جوتیار بێشکە ئەوەی کە خەڵکی دیەکە 24 جوتیار کە مافیان خوراوە عەرزی زراعیان بردووە ئەیکەنە گەراج و ئەیدەنە ئەموو ئەوە ئەیدەنە شەخسەکان. ئێمەش پەنامان بردوێتە کابراوتی ئەم ئیشە ئەگەر ئەیکەن بۆمان و برایی بیکەن بۆمان بەخۆشی ئەگەر نایکەن ئێمە ئاخر مەوعودمان لەگەڵ حکومەتی هەرێمە هەتاکو ڕۆژی چوارشەمەیە چادر هەڵدێن ژن وڵاتێنە ناو چادرەکە. خەڵکی گوندەکە دەڵێت بەهۆی مەرزەکەەوە ژینگەی گوندەکەیان تێکچووە و ناچارن چۆڵی بکەن. لە کاتێکدا پێشتر گوندەکە 150 ماڵی تێدا بووە و ئێستا 2 ماڵی تێدا ماوە. ئەوان دەژلن سودمەت نەبوون لە مەرزەکە و هەلی کاریان بۆ نەڕەخساوە. ڕاگەاندەوە با بگا بەلایانی دەسەڵاتدار ئەمڕۆ ئەم خۆپیشاندانە ئاگادارکردنەوەی دەسەڵاتە خۆپیشاندانێکی کاتیە. ئەگەر بێت و وەڵام نەدرێن و لە ماوەی 10 ڕۆژدا بە دڵنیایەوە ئێمە مانگرتن ڕاگەنین و هەموو جوموجوڵێک لە دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان ڕائەگرین و ئەم گوندەش لە ڕووی ئیداریوە سەر بە قۆرەتووە قۆرەتوش سەر بە دیالەیە. ئێمە پێمان خۆشە لێرە کە داهاتی ئەم مەرزە بۆ حزب و کۆمپانیا و حکوومەتی هەرێمە ئەوان کێشەکانمان بۆ چارەسەرکەن. ئەگەر ناچارین لە شوێن و جێگای ترە سکاڵات تۆمارکەین و حکوومەت و لانی پەیوەندیداریش دڵنیا ئەەکەینەوە خەڵکی گوندی پەروێزخان واز لە ماف و حەقی خۆی نایەنێ هەرچی زووترە بۆ خۆیان باشترە بێنە سەر خەت لەگەڵمانە وەڵامان بن. ئەگەر قانون سەروەر بێ لە هەرێمی کوردستان پێمان خۆشە بۆمان چارەسەرکەن. ئەگەر نا ئێمە لە دادگا سکاڵا تۆمارەکەین چونکە ئەوەی کە ئێمە داوایەکەین مافی خۆمانە بۆیە لە ڕێگەی دادگاوە سکاڵا تۆمارەکەین. بۆ وەرگرتنی بۆچوونی لایەنی پەیوەندیدار لەسەر کێشەی خەڵکی گوندەکە پەیام پەیوەندی بە عەباس ئیسماعیل بەڕێوەبەری دەروازەی نێودەوڵەتی پەروێزخان کرد بەڵام بەهۆی ئەوەی لە کۆبوونەوەیەکدا بوو لێدوانەکە بەردەست نەبوو. خەڵکی گوندی پەروێزخان دەڵێن ئەم گرتبوونەوەیە تەنها پەیامێک بوو بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان. ئەگەر تا چوارشەمەی هەفتەی داهاتوو وەڵامی داواکارەکەیان نەدرێتەوە خێمەی مانگرتن لەسەر ڕێگای مەرزەکە هەڵدەدەن و هەموو جوموجوڵێکی بازرگانی لە مەرزەکە دەوەستێنن. هیوان ئامێق کەناڵی ئاسمانی پەیام گوندی پەروێزخان.